بیسران و بینەرانی پیجی زاری کرمانجی ئەو کاتە و هەموو کاتێکتان شاد و کامەران داوا لە خوای گەورە دەکەین ڕۆژ و تاعاتی هەموو لایەکمان قوبوڵ بکات لە مانگە پیرۆزە. بەڕێزان و خۆشەویستان جارێکی تر لە وەرزێکی نوێ لە بەرنامەی کار و چالاکی مین و هوشیاری لە مین بە یەکتر شادەبینەوە. بێگومان لە هەموو وەرزەکان گرنگی وشیارکردنەوە گرنگیش تایبەتی خۆی هەیە بۆ وشیارکردنەوەی هاونیشتیمان لە مەترسیەکانی مین. لەم وەرزەدا کە ڕوودنینە وەرزی بەهار و وەرزی گژوگیا و نزیک بوونەوەی جەژنی ڕەمەزان بە پێویستمان زانی چەند بەرنامەیەکی تایبەت بە وشیارکردنەوە لە مین و لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان تەرخان بکەین. لە سەرەتای وەرزی نوێماندا بە باشمان زانی یەکەم ئەڵقەی بەرنامەکەمان بە وشیاری مین دەست پێ بکەین. بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو لە ڕۆژی یەکشەمەی ڕابردوو لە سنووری ڕێبایەتی گشتی کاروباری مینی هەولێر و لە قەزای شەقلاوە بە دیاریکراوی و قەزای ڕەواندزست و هاوڵاتی بەداخەوە بەرمین کەتن کە لە ئەنجامی گوێنەگرتن لە پەیامەکانی ڕێنمایی و پەیامەکانی وشیارکردنەوە بوو. هیوای سەلامەتیان بۆ دەخوازین و هیوای سەلامەتی بۆ سەرجەم هاوڵاتیان دەخوازین. بەڕێزان ئەڵقەی تازەمان لە وەرزەدا دەست پێ دەکەین لە گەڵ بەڕێز مامۆستا مەهدی عومەر بەڕێوەبەری وشیارکردنەوە لە بەڕێوەبەری گشتی کاروباری مین دەبێت. ئامانجمان خستنە ڕووی پلان و بەرنامەی بەڕێوەبەری وشیارکردنەوەی بەڕێوەبەری گشتی کاروباری مینە. سەرەتا زۆر بەخێربێ مامۆستا گیان دەپرسین ئایا لەم وەرزە و لە وەرزەکانی تر بە دیاریکراوی پلان و بەرنامەی ئێواچی دەبێت بۆ وشیارکردنەوە و سەلامەتی گیانی هاوڵاتیان. بەناوی خۆی گەورە و دلۆڤان زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە ڕاستی کاگڕابەر بەرنامەی تو بوویتە ڕێگایەکی تر بۆ هوشیارکردنەوەی خەڵکی جێگای دەستخۆشیە کە ئەو بەرنامەیە لەو مینبەرە جوانە لە دەستگای زاری کرمانجی بەڕێوە دەچێت. زۆر سپاسی بەرنامەی جەناب دەکەین کە پاڵپشتێکی سەرەکی لە هەموو دەمان بۆ پەیامەکانی وشیاری و هوشیارکردنەوەی خەڵکی لە مەترسیەکانی مین و تەقەمەنی ئەوە هەرچی خۆمان دەزانەکەین بۆ ئەم و داواکارم لە خوای گەورە ڕۆژی نوێژی هەموو مسلمانان قبول بێ. هیوادارین وەکو جەنابت باس کرد ئەو ساڵێکی پڕخێر و خۆشی و بەرەکەت بێت، دوور بیت وەکو خۆمان دوور بیت لە مەترسی ڕووداوی مین و تەقەمەنی. ئێمە وەکو بەڕێوەبەری وشیارکردنەوە ساڵانە پلانی خۆمان ئاراستەی سەروی خۆمانەکەین کە پێک هاتووە لە کۆمەڵک بەرنامە و ڕێگا و شێوازەکانی وشیارکردنەوە بە تایبەتی لە وەرزی بوهار کە بەداخەوە دەڵێن کە زیاترین ڕووداوەکانمان لە وەرزی بوارە تاکو سەرەتای هاوینە. ئێمە بۆ ئەو وەرزە بۆ ئەم ساڵە پلانمانەوەیە کە بە چەند شێواز هاونیشتیمانیان و هاوڵاتیانی خۆمان وشیار بکەینەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی. یەکەمیان لە ڕێگای ڕاستە و خۆی تیمەکانمانە کە سەردانی ناوچەکانەکەن و سەردانی شوێنە شاخاویەکانەکەن بۆ وشیارکردنەوەی هاوڵاتیان. لە هەنگاوی دووەم ئێمە تۆڕێکی چاودێرانی سەلامەتمان هەیە لێرەدا پێویستە زۆر سوپاسیان بکەین کە هەموو دەمێ هەموو کات لەگەڵمان هاوکارن و لە بەلاوکردنەوە پەیامی هوشیاری چ لە سۆشیال میدیا چ ڕاستەوخۆ سەردانی ناوچەکانەکەن و خەڵکی هوشیارەکەنەوە. و لە ڕێگای تر ئێمە هەدەفمانە لە ڕێگای مینبەری ئاینیەوە مامۆستایانی ئاینی خۆشەویست کە هەموو ساڵێ پاڵپشت و بەسپاسەوە بە مامۆستایانی کە هەردەم هاوکار و هەماهەنگ بوون لە پێناو وشیارکردنەوەی هاوڵاتیانی ئازیز. بە تاکید مامۆستایانی ئاینی هەموو دەمێ یعنی ئێمە تەکلیفمان لێ کردینە بەو پەڕی دڵسۆزیەوە خەڵکی خۆمانیان وشیار کردیەوە لە مەترسیەکانی مین و تەقەمەنی. یعنی ئێمە وەکو خۆمان پابەندیم بە ئاینی ئیسلام و پابەندیم بە ڕێنەمایەکانی مامۆستایانی ئاینی و ئەوە ڕێگایەکی گرینگە کە ئێمە ئیشی لەسەرەکەین هەموو وەرز بە تایبەت وەرزی بوهار چونکە وەرزەکە خەڵک زیاتر بۆ مەبەستی گەشت و سەیران و گژوگیای بوهاری سەردانی ناوچە شاخاویەکانەکە. بە تاکید ناوچە شاخاویەکانی ئێمە مەترسی شارگەی کۆنن و مەترسی بوونی مین و تەقەمەنی لێ. ڕێگایەکی تر لە ڕێگای ئەو مینبەرەوەیە کە ئێمە ئێستا لێرە وجودمان هەیە
پەیامەکانی خۆمان ئەگەینین بە خەڵکی خۆشەویستی خۆمان و هەروەها لە ڕێگای سوسیال میدیاوە لە ڕێگای پیجەکانی خۆمان هەوڵ دەدەین لە وەرزای زیاتر فۆکسمان لەسەرەوەیە کە زۆرترین پەیامی وشیاری لەم وەرزە بەڵاو بکەینەوە بۆ ئەوەی ڕێگانە بۆ گەیاندنی پەیامەکانی وشیاکردنەوە بە کورتترین ماوە بە کەمترین کات ئەتوانی ئەو کەسانەی کە مەبەستە هوشیار بکەیەوە پەیامی بە مەبەست بۆ ئەو ناوچەیە بنێری کە مەبەستی توی لێە بۆ ئەوەی هوشیار خەڵکی خۆم ئەو دەوەرە خەڵکی ئەو سنوورە هوشیار و سەلامەت بێت. دەستان خۆش پلانەکانتان ڕوون بوون لە وەرزە و لە بە وەرزی بەهار و گوژ و گیا و چوودەر بەڵام لە چەند ڕۆژی داهاتوو لە هەفتەی ئایندا پشوەکانی جەژنی ڕەمەزان دێنە پێشێ ئایا لەم پشوانە بەرنامە و بەرنامەی تایبەت هیچ بەرنامەیەکی تایبەتتان هەیە بۆی خەڵکانێک بەهۆی کۆتایی هاتنی مانجی ڕەمەزان و پشوەکانی جەژن لە ڕەنگە خەڵکێکی زۆر بە تایبەتی ئەو ناوچە شاخاوێنەی کە خەڵکێک بە مەبەستی بەدیهێنانی گژوگیای بەهارە یان مەبەستی گەشت و سەیران یان بە هەر مەبەستێکی کەڕووەکەنە و ناوچەنە ئایا هیچ بەرنامەیەکی تایبەتتان هەیە ساڵی ڕابردوو چەند بەرنامێکی جوان لە خۆی دەگرت نمونە لەوانە لە بازەکان تیمەکانی وشیارکردنەوە سەرقاڵی دابەشکردنی نامیلکە و پۆستەراتی وشیارکردنەوە بوونایە لەم بۆنە و لەم پشووە هیچ بەرنامێکی واتان لە ئارەدایان بەرنامەیەکتان هەیە؟ دەست خۆش بووە پرسیارە ڕاستی پرسیارێکی لە جێی خۆی مام سەرابەر ئێمە وەکو جەنابت باست کرد لە ساڵانی ڕابردووش لە ڕێگای بازگەکانەوە هەوڵمەندایە هەوڵاتیان لە ڕێگای دابەشکردنی لیفلێت و نامیلکە بەسەریان هەوڵاتیان خۆمان هوشیار بکەینەوە بە تاکید ئەم ساڵش بە هەمان شێوەی ساڵانی ڕابردوو هەوڵ دەدەین لە بازگەکان پەیامی وشیاری بەڵاو بکەینەوە لە زمنی ئەوەش ئێمە کۆمەڵە تابلۆیەکی وشیاریمان لە نێزیک بازگەکان داناوە ئەو بازگانەی کە ئەچن بۆ ئەو ناوچانەی کە مەترسی بوون تەقامەنیان لەسەرە ئەمەش یعنی ڕێگایەکی نوێی هوشیاریە بۆ ئەوەی ئەو خەڵکەی کە سەردانی ئەو ناوچانە ئەکا هوشیار بیت کە ئەم ناوچەیە ناوچەیەکی مەترسیدارە و کە ئەچیت بۆ ئەو ناوچەیە پێویستە بە حەزەری زۆرەوە سەردانی ناوچەکە بکەوە خۆی دوور بگریت لەو ناوچانەی کە نیشانەی سێگۆشەی سووریان لێیە نیشانەی ئاگادارکردنەوەیان لێیەوە لە کاتی بوونی هەر مەترسیەک پێویستە ئەم هاوڵاتیە دەست بەجێ پەیوەندی بە هێلی گەرمی دەستگای مین کە ژمارە 182 بەردەوام کراوەیە و بە زووترین کات تیمەکانمان بەهاناوە ئەچنووە ئەو مەترسیە و ئەو دوژمنەی کە بوویتە مەترسی بۆ سەری ئەوەیەکەنەوە دەربازیەکەن و ئەو کەسە بە سەلامەتی لەو مەترسیە ڕزگارە بیت. باسی تابلۆت کرد ئەو تابلوانەی کە ڕێگایەکی نوێنە بە ڕێگایەکی نوێ بابن لە نزیک بازەکان دانراون ئایا ئەو تابلۆیە تەنها بۆ ئەو کەسانەیە کە خوێندەوارن هیچ ئاماژەیەک یان نیشانێکی دایە کە کەسێک نەخوێندەواری بتوانێت بۆکو ئاماژە بزانێت کە ناوچەکە مەترسیدارە؟ وڵی وەکو ئەوەی کە ئێمە زیاتر چینی خوێندەوارمان هەدەفمان گرتیە بەڵام هەندێک نیشانە وەکو نیشانەی سێگۆشەی سووری لەسەر ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەو کەسەی کە نەخوێندەوارش بێت ئەگەر شتەکەی بینین سێگۆشەیەکی بینی بزانین لەسەر ئەو تابلۆ بزانین ئەوە مەترسیە یان وێنەی مینمان لەسەر داناوە بە تایبەت ئەم تابلوانە بە دوو زمانی عەرەبی کوردی نووسراوە و لەو شوێنانە کە یعنی سەرڕێنە و نێزیکن لە بازگەکان و نێزیکی ئەو ناوچانانە کە ئەچن بۆ ناوچەی مەترسی یعنی نێزیکی بوا باشە لە داهاتوو کار بکرێ بۆەوەی چەند هێمایەک چەند تابلۆیەک لەو تابلۆی کە ئێستا و ڕێگایەکی نوێ جێگەی دەستخۆشیە بەکار هاتۆ لە نزیک بازەکان یان لە نزیک ئەو شوێنەی کە بۆ شێلگەمینەکان دەڕوە بەڵام چەند تابلۆیەکیش وەکو هێما ئاماژە بۆ ئەو کەسانی نەخوێندەوارن ڕێگایەکی باش نابێ کە بە تاکید لەسەر ئەو تابلوانە یعنی ئەو نیشانەی لەسەرە بەس وەکو هێما خۆ ئەو ئەکرێت دیە یعنی تابلوەکان کە گۆڕانکاریان بەسەردا هات یان کۆم بوون ئەو پۆستەرەی لەسەری بتوانین بگۆڕین و هێماکان زیاتر بکەین چونکە هێمای زۆرمان لەسەری نەخشاندووە نیشانەکانی لەسەرە ئەو کەسەی کە مەسەلەن شارەزابی یان پرسیار بکە یاخود هەربینی بیت ئەزانی کە ئەو ناوچەیەکی مین ڕێژکراوە چونکە هەم نیشانەی لەسەرە هەم مینی لەسەرە ئەو کەسەی کە ئەو تابلۆی ئەبینی بە تاکید ئەوەی کە نەخوێندەوارشە
لی ئەوە بیت لی ئاگادار ئەبیتەوە کە ئەم ناوچەیە مەترسی هەیە. بەداخۆش لە ساڵین ڕابردوو ئەوەی ئێمە تێبینمان کردێ لە ئامارەکانی بەڕێوەبەراتی گشتی کاروباری من بە تایبەتی لە بەشی قوربانیانی من وە لە بەڕێوەبەراتی و شیارکردنەوەش ئەو ئامارانە پێمان دەڵێن ئەو کەسانەی کە بەداخەوە بەرمین کەوتنەبوونە قوربانی زیاترینیان ئەگە بە ڕێژەوەری برین ١٩٠ بۆ سەروی ١٩٥ هەمویان وشیار و شارەزای ناوچەکەن. ئەوە جێگای داخە خەڵکانێک تا ئێستا نەبوونە قوربانی کە شارەزای ناوچەکە نەبن. ئەوەش جێگای داخە و جێگای سەرنجە بۆیە دەبێت ئێمە لە وەرزە و لە وەرزەکانی تر زیاتر چ لە ڕێگای بەرنامەکانی خۆمان بورن چ لە ڕێگای سۆسیال میدیا و تیمەکانی وشیارکردنەوە زیاتر بڕۆین نەو شوێنەی کە خەڵک بەڕاستی گوێ بەڕێنمایەکانی وشیاریکردنەوە نادە و سەرکەشی بە ژیانی خۆیان دەکەم. ئەوەی تر مامۆستا مادی دەمانەوە بپرسین بەرنامەکانی وشیاری بەرنامەکان فراوانن پێویستی بە پشگیری و هەمەلایەنە هەیە، بەڵام لە ساڵی ڕابردوو دەمانبینی ئێوە هەڵستن بە ئەنجامدانی قوتابخانەی هاوینی کە پێشتر پیانەوە سەمەر سکۆڵ. ئایا لەم ساڵدا ئێوە بەرنامەتان هەیە بۆ ئەنجامدانی ئەم قوتابخانە؟ ئەم قوتابخانە دەبێنە هۆکارێک فاکتەرێکی گرنگ بۆی ئەو نەوەی داهاتوو یان ئەو کەسانەی کە لەم قوتابخانە سوودمەند دەبن وشیارێکی تەواویان هەبی لە گوندەکان لە ناوچانەی کەمین ڕێژکراون بۆی کەسانی دەوروبەریشیان ئاشنا بن بەم بوارە. ئێوە لە بەرنامەتاندا نییە لەم ساڵ و لە بەرنامەکانی داهاتوو بەکردنەوەی قوتابخانەی هاوینی لە گوند و دەهاتەکانی نزیک لە ناوچە مێڕێژکراوەکان؟ دەست خۆش، ئێمە وەکو بەڕێوەبەراتی و شیارکردنەوە یەکێک لەو ڕێگانن کە ئێمە پشتی پێ ئەبەستین قوتابخانەی هاوینەیە فاکتەرێکی گرنگ دەبێت بڵزەبێت بۆ وشیارکردنەوە. ئەو قوتابخانەیە بۆ ماوەی 40 ڕۆژ تاکو مانگێک بۆ 40 ڕۆژ لە دەوەرێک ئەمینیتەوە لە گوندێک ئەمینیتەوە. ئامانجی لەم قوتابخانەیە ئەوەیە کە نەوەیەکی تەندروست، سەلامەت، ئاگا، دوور لە مەترسیەکانی مین و تەقەمەنی دروست بکات. یعنی ئێمە زۆر خەڵکمان هەیە، یعنی ئێستا بینین خەڵکانێک هەیە دەستکاری مین و تەقەمەنیە کە بە شانازی و ئەگێڕیتەوە. یعنی ئەگەر تیمەکانی ئێمە سەردانیەکەن وا هەست ناکەی کە ئەو کەسە یعنی وەکو تەجروبەیەکی گرنگی خۆی ئەزانیت کە من دەستکاری یەکەم و شانازی بە ویشەی خۆیەکە، نازانیت ئەوە هەڵەیەکی گەورەیە و ئەبیتە هۆی ئەوەی کە خەڵکانێکی تر منداڵەکە یان کەسێکی تر کە لەگەلی چاوی لێ بکە. بۆیە قوتابخانەی هاوینە ئێمە هەموو ساڵێ لە بەرنامەی خۆمان دامان ناوە، لە پلانی ساڵانەمان دامان ناوە، بەڵام بەداخەوە بە هۆکاریەوەی کە لە ڕووی بودجەوە لە ڕووی میزانیەوە هەم بەڕێوەبەراتی گشتی هەم حکوومەت قەیرانی بەسەردا نەتوانێت وەکو پێویست ئەم بەرنامەیە جێبەجێ بکرێت. هیوادارم ئەو ساڵ بتوانین بە هاوکاری بەڕێوەبەراتی گشتی خۆمان و بەڕێوەبەراتیەکانی تری معنی پاڵپشتیمان بکەین بۆ ئەوەی بتوانین ئەم شێوازە ئەم ڕێگا نوێیە زیندوو بکەینەوە. ڕاستی چەندین ساڵە ئەم ڕێگامان بەکار نەهێنا، ڕێگایەکی تەندروستە، ڕێگایەکی زۆر یعنی بڵێن سەرکەوتووە بۆ هوشیار. بەڵێ ئێمە نمونەی زیندوومان هەیە قوتابی هەوە لە تەمەنێکی بچووک بابێن لە قوتابخانەی هاوینەی ئێوە بەشدار بووە کە گەورە بوو ئێستا لە گوندەکان خۆی بووە بە چاودێری سەلامەت، کەواتە ئامانجێکی پێکاوە کە وشیارنەوەیەکی وشیار و لە هەمان کات ئەوەوە وشیارە بۆتە هۆکاری ئەوەی خەڵکانێکتر وشیار بکاتەوە. بزەبت بە تاکید، یعنی ڕێگای قوتابخانەی هاوینە ڕێگایەکی سەرکەوتووە. ئێمە شێوازەکانی ترشمان هەیە، بەڵام ئەوەی کە قوتابخانەی هاوینە پێکێس ئامانجەکەی زۆر لە ئامانجی ڕێگاکانی تر گرنگترە، مەسەڵەن ڕێگای کاریگەرترە و سەرکەوتووترە. ئێمە ڕێگای منداڵ بۆ گەورەمان هەیە، منداڵ بۆ منداڵمان هەیە، ئەوانە هەموو ئەو ڕێگانن کە ئێمە بەکاری دێنین. بەڵام قوتابخانەی هاوینە بە حکمی ئەوەی کە ئێمە ماوەیەکی زۆر لە گوندەکە ئەبینینەوە، ئەو کەسانە ئەتوانین دەستشان بکەین و هەروەها ئەتوانین ئەو نەوەیەی دروست بکەین کە نەوەیەکی سەلامەتە، ببیتە وەکو چاودێرێکی سەلامەت هەر لە گوندەکە. یعنی منداڵ بیت بەڵام چاودێرێکی سەلامەت بی، خەڵکی وشیار بکاتەوە، پەیامی گرنگی وشیاری بگەینتە خەڵکەکە و دەوروبەری خۆی. یعنی بەڵێ زۆر سپاس مامۆستا گیان. پرسیارێکی تایبەت بە چێلگەمینەکان لێرەوە چاوی یەک بێک
برامین لابەرەکانمان مازەکەین کە بەم مانگە پیرۆزە ساڕای ماندی بوونێکی زۆر بەڵام بەردەوامن لە ئەنجامدانی کاری پاکسازی لە چێلگەمینەکان کە بەڕاستی چینێکی ماندوون چینێکی خزمەت و بە مرۆڤایەتی بە ژیانی مرۆڤایەتی دەکەن لە پێناو پاراستنی گیانی مرۆڤایەتی. پێشتر لە کاتی دەستپێکردنی پاکردنەوە یان پرۆسەی پاکسازی مین لە هەر چێلگەمینێک تیمەکانی وشیاری بەر لە تیمی میلابەری سەردانی گوندەکەیان نەکرد بۆی ئەو خەڵکەی لە نزیک چێلگەمینەکان ئاگدار و وشیار بن کە تیمی پاکسازی مین لێرە هەڵەستێ بە سەرقاڵی لابرنی پرۆسەی میلابرنە و دوای تەواوبوونی چێلگەکەش بە هەمان شێوە تیمی ئێوە سەردانی هەمان شوێنی کردەوە کە خەڵکەکە دڵنیا بکاتەوەی ئەم شوێنە سەلامەتە تەواو بووە ئەگەر لە کاتی تەواو نەبوونیشی دووبارە خەڵکیان وشیارە کردەوە کە ئەم شوێنە کاری پاکسازی مینی تیادا وەستاوە ماوە بەڵام لە ماوەیەکی دەست بەکارەکانی کاتەوە. ئایا ئێستا ئەم پلانە جێبەجێکرێ ئەم بەرنامە جێبەجێکرێ ئێوە سەردانی گوندەکە ئەکەن سەردانی چێلگەمینەکەکەن لۆ ئەم بابەتەی باس دەست خۆش ئێمە وەکو بەڕێبەراتی وشیاری بەردەوامین لە هوشیارکردنەوە و بە تایبەت پاڵپشتیکردنی پرۆسەی پاکسازی مین ینی پرۆسەی پاکسازی کە بە بڕی پشتی بواری کاروباری میندانێت بە تاکید ئێمە وەکو جەنابەت عرضت کرد باست کرد زۆر زۆر سوپاسی میلابەرە خۆشەویستەکان و ئەو ئستافەی کە هەلەستێت بە پاکسازی لە بەڕێبەراتی چالاکیەکان کە ڕۆژانە ئەگەر وەکو دەنێن یەک مین بدۆزرێتە لەناو ببدە یعنی ژیانی یەک خەڵک ڕزگارە کرێت لە مردن و کەمەندان بوون. ئێمە لە هەر کاتێک کە تیمێک دەست بە ئیشەکە سەردانی ناوچەکەی ئەەکەین پێیان ئەلین کە ئەم ناوچەیە تیمەکەی ئێمە سەردانیەکە بۆ پاکسازی و خەڵکی وشیارەکەینەوە بە تایبەت ئەو خەڵکانەی کە بۆ نمونە موختارە کەسانی ئەنجومەنی گوندە مامۆستای قوتابخانەیە قوتابیانن ئاگاداریانەکەینەوە دوای ئەوەی کە پاکسازی لەم گوندە کۆتایی پێدەیان بەشێکی ئەمینیتە دووبارە سەردانیانەکەینەوە و پاڵپشتی ئەدەینە خەڵکەکەی کە ئەم ناوچەیە سەلامەتە پێویستە خەڵکەکە بەکاری بێنێتەوە بەڵام بەداخەوە لەم چەند ساڵی ڕابردوو بەهۆی نەبوونی کێشەی ئۆتۆمۆبیل ئێمە وەڵاهی ئێمە ئەوارکەمان بە سستی ئەنجامداوە هیوادارین یعنی لە داهاتوودا بە شێوەیەکی ڕێکوپێکتر وەکو پێشان بتوانین پاڵپشتی پرۆسەی پاکسازی مین بکەین لە ڕووی پاکسازیەوە تاوەکو هەم خەڵکێکی تەندروست و هاوکارمان هەبێت بۆ پرۆسەی پاکسازی هەمیش پرۆسەی پاکسازی بەبێ ئەوەی کە ڕاوەستێ زۆر جار هەیە لە هەندێک گوند ئەبینی پرۆسەی پاکسازی ڕاوەستێت لەبەرەوەی خەڵکەکە هاوکار نییە لەگەڵ بربەستەکان بزەبت کە بتوانین ڕێگری بکەین لەو حاڵەتانەوە بتوانیت ئەو تیمەی کە لەوەی ئیشەکە بە دەروونێکی ئارام و سەرکەوتووانە ئیشی خۆی جێبەجێ بکە. بگومان پرۆسەی میلابەدەن بەڕێزان پرۆسەیەکی هەستیار و گرینگە لە کاتی ئەنجامدانی پێویستی بە پژگیری هەمەلایانە هەیە لەوانە لە کاتی ئەنجامدانی پرۆسەکە پێویستی بە ڕەچاوکردنی سەلامەتی گیانی ستافی تیمەکە و دەوروبەری هەیە بۆیە دەبێت هاوڵاتیان و هاونیشتیمانانی دێهاتەکان پژگیری و هاوکار بن بۆ سەرخستنی پرۆسەکە. مامۆستا گیان ئێمە باسی پلان و بەرنامەی بەڕێبەراتی وشیاری لە بەڕێبەراتی گشتی کاروباری مینی هەولێرمان کرد بێگومان لە بەڕێبەراتیە گشتەکانی تریش لە سەرانسەری کوردستان هەمان بەرنامە پەیڕەو دەکرێت. لێرەدا دەمەوێت بپرسین ڕۆڵی ڕێکخراوەکانی بواری هوشیارکردنەوە ڕێکخراوەکانی با بڵێن ڕێکخراوەکانی ناوخۆ بیانی ڕۆڵی وانس دەبێت ڕۆڵیان چییە لە وشیارکردنەوەی خەڵک بە تایبەتی لەم وەرەدا کامە پێدێنیانە وەرزی گەشت و سەیران و وەرزی پشوەکان و بەرە و وەرزی بەهار و هاوی نەڕۆین لە داهاتوو ئەو وەرزانەمان دێتە پێشە ئایا ڕۆڵی ئەو ڕێکخراوانە چییە و چۆن هەڵسەنگاندنی ئێوە بۆ ڕێکخراوەکان چییە بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر؟ دەست خۆش مامۆستا ڕابەر یعنی ئەمە زۆر جار
گلەی لە خۆمانەکەین چکە ئێستافەکی کەممان هەیە سنوورێکی زۆرمان سنوورێکی فراوانە بێگومان کە سنووری ئێوە سنووری پارێزگای هەولێر و ئیداری سەربەخۆشتوان لە خۆی دەگرێت. ئێمە بە یەک تیم ناتوانین هەموو سنوورەکە وشیار و سەلامەت بکەین و پەیامی سەلامەتی خۆمان بگەینە ئەم هاوڵاتیانە جێگای دڵخۆشیە. یعنی هیوادارم ئەو ڕێکخراوانەی کە لە بواری هوشیاری ئیشەکەن لەو سنوورە زیاد بکرێن. تەنیا ڕێکخراوە کە ئێستا لەگەڵ ئێمە ئیشەکە ڕێکخراوی SOS کە ئێمە لێرەوە زۆر سوپاسیانەکەین لە هەر شوێنە کە پێویستیمان پێبی بیت پەیوەندیمان پێوە کردینە بەو پەڕی دڵسۆزیە و ئیشەکەی خۆیان ئەنجام داوە و جێگای دەستخۆشینەوە سەر یعنی پلانێکی جوان جێبەجێەکەن شێوازەکەیان شێوازێکی نوێیە لە ڕێگای تۆپی پێوە پەیامی وشیاری ئەگەینە خەڵک و هاوڵاتیان و هەموو گروپەکانی بەرمەترسی. ئێمە ئێستا هەماهەنگی تەواومان لەگەڵ ئەو ڕێکخراوە هەیە و لە ژێر چاودێری ئێمە لە سنووری پارێزگای هەولێر ئیشەکەن بە بەردەوامن ئیشەکەی خۆمان لەگەڵواندا بەش کردووە بە حکمیەوە ئێمە یەک تیممان هەیە ناتوانین تەختیەی هەموو سنوورەکان بکەین سنوورێکی فراوانمان هەیە بۆیە لە ڕێگای ڕێکخراوی SOS سپلیت ئۆفسۆ کە ڕۆحی تۆپی پێ نێودەوڵەتی توانیمانە ناوچەکانی ئەو ناوچانەی کە دەستمان ناگاتی ئیمکانیاتمان کەمە لە ڕووی ئۆتۆمۆبیلەوە پلانەکە تەسلیمی بەڕێزیانەکەین و بەو پەڕی جوانی و چاودێریانەکەین کە جێبەجێ ئەکرێن ئێمەش چاودێری پلانەکەی وان دەکەین و جێبەجێکردنی وان دەکەین و پلانەکە زۆر بە جوانی و بە سەرکەوتویی ئەنجامەدەن. لێرەوە زۆر سوپاسیانەکەین هیوادارین بەردەوام بن و هیوادارین ڕێکخراوەکانی بواری هوشیاری تەنیا و ڕێکخراوە نەبێت ڕێکخراوی تر زیاد ببیت بۆ ئەوەی پاڵپشتیمان هیوادارین کە بتوانین ئەم ساڵ لەم دوو ڕۆداوە زیاتر نەبێت خەڵکانێک ببنە چاودێری سەلامەت لە ڕێیخواوە خەڵکمان هەبووە لە ڕێیخواوە خەڵکی وشیار کردیتەوە یان کەسەگە بینی ناوچەیەکی مەترسیدارە بینیت کە خەڵکانێک چۆنە بۆ مەبەستی دیاکۆکردنەوە تەقەیان لێ کردیە ئاگاداریان کردیتەوە کە ئەم ناوچەیەکی مەترسیدارە ینی ئەوانە هەموو دەستخۆشیە ڕاستی پێم خۆشە لێرە باس لە بابەتە بکەم. ئێمە پەیاممان بۆ تایبەت لەم وەرزە بۆ گیاکۆکەرەوەکان و گەشتیاران و ئەو کەسانێک کە سەردانی ناوچە شاخاویەکانەکەن لەبەرەوەی ئەم وەرزێکی وەرزی بارانبارینێکی زۆر باریوە مینەکان لە شوێن خۆیان نامینن و جێگۆڕکێ بە شوێنی خۆیانەکەن لەوانەیە زۆر جار هەبوو بێ بینە ناو ڕووبار بینە ئەو شوێنانەی کە پار سەردانت کردیە سەلامەت بووە ئەو ساڵ کاچی ئەبینی مەسەلەن ئەگەر ئاگادار بووبی سەرەوەی ئەم شوێنە کێلگەمینە بە حەزەرەوە سەردانی ئەم ناوچەیە بکە خوانە خاستە لەوانەیە مین بێتە ئەم ناوچەیە ببیتە بەهۆی ئەوەی کە گیانی تو گانی دەوروبەرت بکەویتە مەترسی و خوانە خاستە بەم مینە ژیانی خۆت لەدەست بدەیان کە مەنداڵ ببیت. و لە هەلوێدا دەمەوێت باس لەوە کەمی هیوادارین لە ئایندێکی نزیکدا ئەم ئەپلیکیشنەی کە بەرنامەوەیە لە ڕێگای بەڕێوەبەراتی گشتی کاروباری مین بە هەماهەنگی زانکۆی سۆن ئەنجام بدرێت کە لە کاتی نزیک بوونەوە لە شەلگەمینەکان لە ڕێگای با بڵێن مۆبایلەکە تۆ نامەیە کورتنامەیەکت بۆ دێ ئەوەش ڕێگایەکی زۆر نوێ و کاریگەرە بۆی ئەو خەڵکانێک کە خوانە خواستە شارەزاش نین چون ناو چەلگەمینەکان بتوانێت لە ڕێگای کورتنامە ئاگادار بکرێنەوە. لێرەدا زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەکەمان هیوای سەلامەتی بۆ هاوڵاتیان خوازین دووبارە سوپاس دەکەین بۆ ئامادەبوونت هەر سەرکەوتوو بوون. زۆر سوپاس دووبارە کەماوە دەستخۆشی بۆ ئەو بەرنامە جوانت لێکەم هیوادارم بەردەوام بی سەرکەوتوو بی چونکە دەستگای زاری کرمانجیەکە لەو دەستگانەکە لە سنووری ئیداری سەربەخۆی سۆنان بینەرێکی جوان و زۆری هەیە بۆیە ئێمە دەستخۆشیت لێەکەین هیوادارین لە هەر کاتێک مینیان تەقەمەنی ئەبینی ئەوە پەیامی کۆتایی منە لێی نێزیک نەبیەوە پەیوەندی بکەی بە ژمارە 182 دەستگای مینەوە اینجا دەوروبەری خۆت ئاگادار بکەیە بۆ ئەوەی هەم خۆت سەلامەت بیت هەم دەوروبەری سەلامەت بیت. هیوادارم دوای جێژن ئەو خەڵکانێک کە سەردانی ئەم ناوچانەکەن بە سەلامەتی گەشت خۆیان ئەنجام بدەن و ئەو
گەشتێکە ئەنجامەدەن بۆ هەر مەبەستێک بیت بە سەلامەتی بگەڕێنەوە ماڵەکانی خۆیان زۆر سوپاس دەکەین دووبارە هیوادارم هەر بەردەوامی سەرکەوتوو بی زۆر سوپاس لێرەدا دەمانەوێت دووبارە داوای خۆمان پەیامی خۆمان ئاڕاستەی هاونیشتیمانی خۆشەویست بکەین تکایە سەلامەتی ئێوە بۆ گیانی خۆتان بۆ پاراستنی ڕۆڵەکانتان وشیار بن لەو ناوچانەی کە شارەزانی یان ناوچەی میێڕکراوە تکایە نێزییکی نوێ بن لە کاتی بینینی هەر مینێ یان پارچەی پاشماوەی زەنجی تکایە بەستوری کات پەیوەندی بە دەستگای مین بکەن لە ڕێگەی ژمارە 1970 بۆ ئەوەی بەستوری کات تیمەکانمان بگەنە شوێنی مەبەست چارەسەری مەترسیەکە بکەن بە هیوای سەلامەتی بۆ گیانی هەر هەموو هاوڵاتیان سەلامەتی هاوڵاتیان لای ئێمە ئامانجە و گرینگە لێرەدا سوپاس بۆی کە تاکو ئێستا بینەرمان بوون چ لە پەیجی زاری کرمانجی لە پەیجی فەرمی دەستگای گشتی کاروباری مین سوپاس بۆ دەستگای زاری کرمانجی لێرەدا ڕێز و ڕێزی تایبەتی خۆمان بۆ برایانی میلابەر دووبارە کە خەمخۆر و ماندووبوون لە چەلگەمینەکان بەم مانجی ڕەمەزانش نەوەستاون لە کارکردن ڕێز و سوپاسمان ئاراستەی سەرجەم چاودێرانی سەلامەت کە بەڕاستی وەکو سەربازیون شانبەشانی تیمەکانی وشیارکردنەوە کارەکەن سوپاس بۆ ماندووبوونتان سوپاسی ماندووبوونی بەردەوامی میلابەران دەکەین ڕێز و سوپاسی خۆمان ئاراستەی هەموو ئەو کەسانەکەن کە هاوکارن لەگەڵ ئێمە لە کۆداییدا دووبارە سوپاس بۆ ماندووبوونی میلابەرەکان ئەخوازین کە ئەوان وەکو سەربازیون کار دەکەن لە چەلگەمینەکان سوپاس بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ